مانگی ڕەمەزان پلانی حکوومەتە خۆجێیەکان و خەڵکی کوردستانی لە ئامادەکاری جەژنی نەورۆز تێکدا هەر ئەمە شەوای کردووە کەمترین گەشتیار بۆ نەورۆزی ئەم ساڵ ڕوو لە کوردستان بکەن. ئەو تێکەڵبوونەی نەورۆز و ڕەمەزان 2026 کۆتایی دێت، دوای 33 ساڵ و نیوی تر جارێکتر دووبارە دەبێتەوە. لە جیهانی مسلمانانی ڕەمەزانان گەشتکردن و سەفەر کەم دەبیتەوە کە بەڵام لە ئێستاوە ئامادەکاری دەکرێت بۆ خۆ ئامادەکردن بۆ جەژنی ڕەمەزان کە تەسەوەر دەکەین ژمارەیەکی زۆر لە گەشتیاران ڕوو لە هەرێمی کوردستان دەکەن، تەسەوەر دەکەین لە جەژنی ڕەمەزان تاویزی نەورۆز بکاتەوە. بۆ پێشوازی لە جەژنی نەورۆز ساڵانە لە شارە جیاوازەکانی کوردستان ڕۆژێک پێش نەورۆز ئاهەنگی گەورە ئەنجام دەدران و ئێوارەکەشی ئاگر دەکرایەوە، بەڵام ئەم ساڵ بۆی حورمەتی مانگی ڕەمەزانەوە ئەمە ناکرێت. بۆ ئەم ساڵ لە هەولێر ئاهەنگ لە پارکی شانەدەر ناکرێتەوە، ئاگری نەورۆز تەنیا لە سەقەڵای هەولێر دەکرێتەوە و بەڵام ڕەمەزان و پرسی بە ڕۆژوبوون نابێتە ڕێگر لە بەردەم ئەوەی جوانترین تابلو پێشوازی لە جەژنی نەورۆز لە ئاکرێ ببینین. هاوکاتبوونی مانجی ڕەمەزان و نەورۆز بێگومان وا دەکا کە ژمارەکە کەمتر بێ لە ساڵانی ڕابردوو، بەڵام لە کۆی ساڵەکە پێمان وان نییە کاریگەری لە کۆی ژمارەی گەشتیاران بێ. ئەمە پێشبینی دەکەین لە جەژنی ڕەمەزان ژمارەی گەشتیاران ئێجگار زۆر بێ، وەکو دەڵێن گەشتیاران قەرەبووی ئەوەش دەکەنەوە کە نەورۆز دەکەوتە ناو مانجی ڕەمەزانی پیرۆزۆ، بۆیە بە تەواوەتی ئامادەکارەکانی خۆمانەکەین بۆ ئەوەی کە پێشوازی لە ژمارەیەکی ئێجگار زۆر لە گەشتیاران بکەین. لەم دۆخەی قەیرانی ئابووری و نهاتینی موچەی فەرمانبەران ڕەنگە یەک دیوی هاوتەری بوونی هەردوو جەژنی نەورۆز و ڕەمەزان سوودی هەبێت بۆ هاوڵاتیان، ئەویش کەمکردنەوەی خەرجی کڕینی جلوبەرگە. ئێمە سەبارەت بۆنەکان سێ بۆنەمان هەیە، بۆنەی نەورۆزە، جەژنی ڕەمەزان و قوربانە. بەس ئەو ساڵەکە بۆنەکمان لێ ڕۆیشت کە نەورۆز بوو، خەڵک ئیسمامی پێ نەدا چکە لەبەوەی کەتە ناو ڕەمەزانێ زیاتر ئیسمامی بە جەژنی ڕەمەزان دەداتن. بەس زایدی هەندێک کە دەداخلی مانجی نەورۆزێ بۆنەشکەی هەیە ڕۆژی جەژنی کوردی دەیسێ خەڵک زۆر ڕووی تێ دەکاتن، نەورۆزەکان بە قوتر دەکاتن. بەس ئەو ساڵ ئەو دەوری هەبوو تقریبەن تعویزێکی کەمی نەورۆزەکەی کردبەوە کە نەورۆز خەڵک زۆر ئیسمامی پێ نەدا کەتە ناو جەژن و بۆ جەژن خۆی ئامادە دەکات زیاتر. جێژنی نەورۆزی ئەم ساڵ کەوتۆتە ناو مانگی ڕەمەزانی پیرۆز، ئەمەش کاریگەری بەسەر پلانی حکوومەتە خۆجێیەکان لە پێشوازی ئەم یادە پیرۆزەدا هێناوە. ساڵانە لە هەولێر لە پارکی شانەدەر هەم ئاهەنگێک بەو بۆنەیەوە سازەکرا هەم ئاگری نەورۆزی شەکرایەوە، بەڵام ئەم ساڵ تەنیا ئاگری نەورۆز لەسەر قەڵای هەولێر لە پشمنەوە ئەکرێتەوە و هیچ ئاهەنگێک بەو بۆنەیەوە ساز ناکرێت. فەرمان سادق، میدیای سبەی، هەولێر.